دەپرسین کێ قەرەبووی هاوڵاتیانی قەزای دروستخورمات و دەکاتەوە ئایا حکوومەتی هەرێم دەبێت یاخود حکوومەتی عێراق. بەڵام پێش ئەوە چەند پرسیارێکی لێ دەکەم دەربارەی بارودۆخی ئێستای قەزای دروستخورمات و بۆم مەبەستەش شەلال عەبدول قایمقامی قەزای دروستخورمات و لە ستۆدیۆکانمان لە سلێمانی لەگەڵمان دەبێت. کاک شەلالم کاتت باش ئەگەر سەرتا بپرسم لە ئێستادا بارودۆخی قەزای دروستخورمات و چۆنە؟ ئەو کاتێک خۆتانیش باش دیارە دوای ئەو ڕووداوانەی کە ڕوویدا لە 12 مانگەوە ئەوە 34 ڕۆژێکە بارودۆخەکە ئارام بووەتەوە و تایبەتی لە دوێنێکەوە توانراوە دەوام لە سەرتاسەری هەموو ئەو دام و دەستگا حکومیانی کە لە قەزاکەدایە و لە قوتابخانەکانیش دەوام بگەڕێتەوە و وەزعەکە ئاسایی بووەتەوە. ئەوەی کەماوەتەوە لە چەند قوتابخانەیەک لەوێ چەند مامۆستایەکیان چەند قوتابیەک نەڕات، بەڵام تێک ڕای بارودۆخەکە ئارامە و هەوڵیش دراوە ئەمڕۆ لە هەندێک شوێنیش پاشەکشێ بە هەنێ هێز کراوە لەبەرەوەی کە بارودۆخەکە ئارامە. بەڵێ کاک شەلال سەبارەت بەو ڕێککەوتنانی کە وەکو ڕێککەوتن وەکو وردەکاری ئەو ڕێککەوتنانە چی بوو کە لە نێوان ئێوە و یەخود لایەنە کوردیەکان و هەشتی شعبی داکرا؟ ئێمە طبعاً دوای چەند کۆبوونەوەیەک لەسەر چەند خاڵێک ڕێککەوتین 6 خاڵ بۆ خاڵانی کە لەسەر ڕێککەوتین ڕاگررتنی شار هێورکردنەوەی بارودۆخەکە چەند لیژنەیەک پێکاتوە و لە هەمان کاتدا دەست بەسەر هەبوو لە هەردوولا نزیکەی 227 کەس لە هەردوولا دەست بەسەر بوو گۆڕینەوەی و دەست بەسەرانە و ئەمڕۆ لە با بڵێن لە چوارەم ڕۆژی دوای ڕێککەوتنەکانیان ئارامبوونەوەی بارودۆخەکە قۆناغەکانی تر دەستی پێی کردووە لەوانە هێزی هاوبەش دروست کراوە هێزی هاوبەش لە چەند شوێنێک دانراوە لە ناوەندی شارەکەەوە و گۆڕینەوەی ئێستاکە هەندێک کەلوپەل لە بیناماوە یاخو هەندێک ئۆتۆمبیل لە بیناماوە لە بەتایبەتی لایەن حەشت ئەوانیش ئەمڕۆ ئێوارە کاتژمێر چواری ئێوارە کۆبوونەوەکان بەردەوام بوو ئاوا بڕیارە بەیانی ئەو ئۆتۆمبیلانش بگەڕێتەوە و دوو خاڵتریش ئەو دوو خاڵە پێم وابێ لەسەر حکوومەتی ناوەندە جێبەجێ بکات ئەویش ئەوەیە کە باستان لە قەرەبووکردنەوە بە تایبەتی یەکێک لەو داواکاریانە ئەوەیە هەموو ئەو قوربانیانی کە لە ڕووداوەکە بوونەتە قوربانی بە شەهید ئەژمار بکرێن لە ڕووی حقوق و امتیازاتەوە و لە هەمان کاتدا ئەو زەرور و زیانەی کە بە ڕوبەڕووی ماڵی هاوڵاتیان بۆتەوە دوکاندارەکان بۆتەوە ئۆتۆمبیلی خەڵک بۆتەوە هەموو شێوە ئەو زەرەرانی کە ڕووی داوە قەرەبوو بکرێتەوە. پێشم وابێ سبەی ئەنجومەنی وەزیرانی عێراق کۆبوونەوەیەکە کات و ئێمە لایەنی کوردیمان ئاگادار کردێتەوە نوێنەرانی کوردمان لە بەغا ئاگادار کردەوە کە سبەیەوەی لەگەڵ ئەو برادرانی ئەوێ فشارێک بکەن بۆی کە بتوانن بودجەیەک دابین بکەن بە مەبەستی قەرەبووکردنەوەی ئەو زەرور زیانەی کە لە شاری خورمات و بە هۆکاری ئەو ڕووداوە ڕوویدا. کەواتە کاک شەلال بەپێی قسەکانی جەنابەت سەرجەم ئەو هاوڵاتیانی کە زەرەرمەند بوون چ لە ڕووی گیانی چ لە ڕووی مادیەوە قەرەبوو دەکرێنەوە و چۆن قەرەبوو دەکرێنەوە گەر بکرێنەوە؟ ئێمە هەوڵی ئێوادین قەرەبوو بکرێنەوە هەموو هەوڵێکمان خستوەتە گەڕ لای خۆمانەوە و لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە حکوومەتی بەغا داوامان کردووە بڕە پارەیەک تەرخان بکرێت مەرج نییە پارەکە سەقفی چەنێک بێت بەڵام 34 ڕۆژ ئەو لیژنانی کە پێکاتوە بەکاری خۆیان هەڵەسن ئێمە لیژنەیەکی ئاو بەشمان هێناوە پێکهێناوە پۆلیس و چەند کەسێکی شارەزا لەگەڵ ئاسایشی خورمات و خەریکی با بڵێن سەرژمێریەکەن بۆ زەرور زیانانی کە لە بەر شارەکە کەوتووە سەرەتا ماڵیان کرد و ئەمڕۆ دوکان و کۆگا و شتیان کرد بە سبەیش بەردەوامە بن حتا بزانن چەندێک پێویست دەکات هەموو ئەو زیانانەی کە کەوتووە لە شارەکە ئێمە داوا ئەەکەین بڕیارەکە خۆتە زانی لای ئێمەنیەوە پارێش لای ئێمەنی هەموو ئێمانە لە بەغایە بەڵام ئەگەر تۆ بتەوێ ئەو بارودۆخە هێور بێتەوە و بتەوێ و بارودۆخە دووبارە نەبێتەوە گرنگترین خاڵ ئەوەیە کە خەڵق قەرەبوو بکرێتەوە بە تایبەتی کە سوکاری شەهید ئەگەر هەر نەبێنێک لە ئازارەکەیان لەو مەینەتی کە تێی کەوتون کەمی کەینەوە و دوای تریش زەرور زیانی ئەو خەڵکانی کە بە دەیان ساڵ بە سەدان ساڵە کار ئەکەن و ماندوو بوونە بوونەتە خاوەن سەرمایەک ئێستاکە و سەرمایان
چی لە دوکانەکەی ڕۆیشتووە چی لە ماڵە ڕۆیشتووە. بەڵێ ئێوە چۆن هەوڵەدەن کە ئەو قەرەبووکردنەوە تەزمین بکەنەوە یاخود زمانی ئەو بکەن کە هاوڵاتیان قەرەبوو ئەکرێنەوە ئەمە تەنها جۆرێک نەبێت لە ساڕێژکردنی برینی ئەو هاوڵاتیانی ئەو قەزایە. من پێت دەڵێم تا ئێستاش ئەم شەویش ئێمە لەگەڵ برادران لە حکوومەتی ناوەند وەکو پێت دەڵێم سبەی بڕیاری ئەنجومەنی وەزیران هەیە و برادرانی تورکمانیش لە هەمان کاتدا و بەرپرسانەی کە لە بەغان لەسەر خەتین لەگەڵیانە و برادرانی پەرلەمانتارەکانی خۆمان ئەوانەی کە سەردارمانیان کرد لەو بارودۆخەیە ئەوانیش لە هەوڵووی ئەوەدان بە هەمومانەوە هەوڵ دەین تۆ خۆتەزانیان بڕیارە ئێمە نەبە ساڕێژی دانین نەبەوەی دانین کە لای ئێمە بێ بڕیارەکە لای ئێمە نیە و لە دەسەڵاتی ئێمەیان نییە بۆ خەڵک ساڕێژکەین بۆ قسانە نە ئێمە داواکەین و ئاگداریان شەکەینەوە ئەگەر ئەیانەوێت کۆتایی بۆ قەیرانە بێت کۆتایی بۆی نەبێت خەڵکێکەیە زەرمەند بووە ئەو خەڵکە ئێستاکە ئەوەی کە لە ماڵەکەی نەبووە چوە لە شوێن و دەشت و بەبێ ئەوەی بەتانیەکی هەبێ بەبێ ئەوەی ڕاخەرێکی هەبێ لە سەری دابنشێ بە دڵنیایەوە تۆ ئەگەر کێشەی ئەوانە چارەسەر نەکەی پێم وابێ ئەبێ ئەو شتانە ئەگەر ئەوەی هەیە دووبارە بێتەوە و بارودۆخەوە ئەو خەڵکە بە نەڕازایەتی بمێنێتەوە بێدەنگ نابێت لە مافی خۆی. بەڵێ کاشە لە قسەکانی پێشووتردا ئاماژت بەوە کرد کە بۆ ئاسایکردنەوەی قەزای دووست ئێوە چەند هێزێکی هاوبەشتان داناوە سەبارەت بە بازگە ئەمنیەکان چۆن دابش کراوە لە نێوان هێزەکانی پێشمەرگە و هێزەکانی هەشتی شعبی. ئێمە بازگەکانی خورمات و هەل لە سەرەتاوە ئەو هێزانەی لێ هێزی پۆلیسی با بڵێن سەر بە حکوومەتی ناوەند با بڵێن پۆلیسی خۆجێی شار لەگەڵ پۆلیسی فریاکەوتنی حکوومەتی هەرێم پۆلیسی فریاکەوتنی حکوومەتی هەرێم لە سەرەتای ئەو شارە لە سەرەتا بڵێن دوای 2023 ئەو پۆلیسانە لەوێن و لە ناو شارە جێگیر بوونەوە بڕیاری ئەنجومەنی قەزا هەیە لەسەر ئاسایش لەسەر پۆلیسی فریاکەوتنی حکوومەتی هەرێم بازگەکان ئێمە دەستکاری ناکەین هەر بە هەمان شێوە چۆن بۆ ئاوا ئەمێنێتەوە و لەگەڵیان شەکەوتینە ڕێکەوتن ئێمە ئەو هێزەی کە هاوبەش دانراوە بۆ هەنێ خاڵ هەیە لە ناو شار هەنێ شوێن کە پێویست بکات لە ئیستادا لەوەی لە مەرحەلەیەکی داهاتووە ئەو هێزانەیش لابدرێت. بەڵێ سەبارەت بەوەی کە لە ئێستادا ئەو هێزەی کە لە ناو قەزای دۆست خورماتوە هێزی هەشتی شعبی تەسەور ئەکەن یاخود ئەگەر ئاگدار بیت و زانیاری هەبێت لەو بارەیەوە چەند کەسن؟ لەوەیە سەرژمێرێکی دقیقیان بڵین توکمەمان لا نەبێ بەڵام ئێمە پێچێ نزیکەی با بڵین 1500 لە ناو شار لە چەند بارەگایەک وام هەشتانم پێم وابێ زۆربەی زۆریان ئەگەر لەوەیان لەم شەڕێیان لیان لە دەرەوەی شار هاتبێت ئەنا خۆیان خەڵکی شارەکەن و لەسەر چەند لایەنێک یان خۆڵێن لەسەر چەند گروپێکە و فەسیلانەی کە هەن کە تایبی حیزب الله لەگەڵ منەظەمەی بەدر کە بارگای لە ناو شارە هەیە و لە هەمان کاتدا هێزەکانی ئاسایب لە ماوەی من پێم وابێ کۆمەڵێکیان هاتەتە ناو شار بەڵام یەکێک لە ئەو یەکێک خاڵێک لە ڕێکەوتنەکان کە باسمان لێوەی نەکرد ئەبێت هێزی پێشمەرگا و هێزەکانی حەشت بچنە دەرەوەی شار پێمان وا بێمە پێویستمان پێیان نیە لە ناو شار و پێویستیش ناکە لە ناو شارە بن و هیچ ڕێکەوتنێکیش نەکراوە کە ئەوان لە ناو شارە بن. بەڵێ کەواتە لە ئێستادا 1500 کەس لە هێزەکانی هەشتی شعبی لە قەزای دۆست خورماتوودان. ئێمە ئەمە کوپێتم و داتایەکی من دقیقم لانیە بەڵام ئەوەی کە پێشببینی ئەکرێەوەی کە خوێندنەوەمان بۆی هەیە ئەوان لەم ماوەی دواییە با بڵێن لەم 6 مانگی ڕابردووە 3-4 فەوجیان تشکیل کردووە ئەو فەوجانە لە خەڵکی شارەکەن لە هەشت با بڵێن لە ناوڕاستی عێراقەوە نە لە باشووری عێراقەواتون خەڵکی شارەکەن و ئەوانە قەبارەیان من پێم وابێ 1200 بۆ 1500 کەسە بن هەندێکیان لە دەرەوەی شارن و هەندێکیان بە تایبەتی لەم ڕۆژانە لە کاتی ڕووداوەکە هاتوونەتە ناو شار و مکوپێتم لە ڕێکەوتنەکە هاتووە ئەبێ ئەوانە پاشە کشێ بکەن و ئەو شوێنە گشتیانی کە لای جێگیر بوونە ئەو شوێنانش بەجێ بێڵن. پاشەکشیان کردووە؟ ئێمە ئەمڕۆ هەوڵماندا کە چاوەڕێ بووین بارودۆخەکە بە تاوەتی خاو بێتەوە ئەمڕۆ هەستمان بەوە کردووە لە یەک دوو شوێنێک ئێمە چەند هەمەرێکمان لابرتووە و ئەوانیش لە یەک دوو شوێن لە بنکەیەکی تەندروستی هێزیان هەبوو بەڵام لە چەند شوێنێکی تر تا ئێستاکەوکو خۆیان ماون ئێمە دوو منتەدامان هەیە با بڵێن سنتەری لاوانن ئەوانە وەکو مەقڕی حەشت بە کەڵکاتوە و داوامان لیان کردووە ئەو شوێنانە تا ئێستاکە پاشەکشیان نەکردووە
ناو بازار هێزیان بە زۆری بڵاوی پێکردووە تا ئێستاش لێی ماوە هەندێکیان لێ سەحب کردووە بۆیە ئەمڕۆ چۆتە قۆناغی جێکۆ چاوەڕوانین لە ڕۆژانی داهاتووە ئەو قەرەباڵغیان نەمێنێت بەو شێوەی کە هەن. بڵێ پێشتر یەکێک لە بەرپرسانی یەکێک لە کەتیبەکانی هەشتی شابی ئاماژەی بەوە کردبوو کە ئەوان نەک تەنها لە قەزای دۆستخورمات و ناکشێنەوە هەوڵی بەهێزکردنی پێگەی خۆیان ئەدەن لەو شارەدا ئەمە هیچ لە ڕێکەوتنەکەی ئاماژەی پێکراوە کەوان هێزی زیاتر بێن نەو شارە؟ نەخێر بە هیچ شێوەیەک ئێمە لە ڕێکەوتنەکانمانە ئەو داوایشمانە لێ نەکراوە و ڕێک نەکەوتوین لەسەرەوەیش و ئێمە ڕێککەوتوین لەسەرەوەی کە حەشت لە ناو شارە نەمێنێ پێشمەرگە لە ناو شارە نەبووە لە ماوەی ڕابردووە ئەگەر لەم ڕۆژانە بە حکمیەوەی کە ڕووداوەکان ڕووی داوای من پێشمەرگەمان هێناوە لە هەندێک شوێنە کۆنتترۆلی بارودۆخەکەشمان پێی کردووە پێشمەرگەشمان بۆ شەڕ ئێمە جوڵە پێ نەکردووە